ئێمە چاکسازی زۆری دارایی و ئیداریماندا لە 4 ساڵی ڕابردوو، بەڵام کۆتاییمان بە ئیشەکان نەهێناوە. زۆر ماوە کە ئەبێ حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بە پشتیوانی و پاڵپشتی پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستان ئەنجامی بدەن. ئەگەر حکوومەتی داهاتوو ڕێی من وەربگرێ لەسەرەوەی کە کام چاکسازی ئەولەوێتی پێ بدرێ، من پێیان ئەڵێم کە ئەبێ دوورکەوینەوە لەو نەریتەی کە هەر حکوومەتێکیە جێگای حکوومەتێکی تەرەگرێتەوە، هەرچی حکوومەتی ڕابردوو کردوێتی خراپە و هەرچی حکوومەتی داهاتووی کە باشە. ئەبێ بین بە فعلی حکوومەت بکەین بە مؤسسەیەک کە بتوانێ بەردەوامی بدا بە کارە باشەکانی حکوومەتی ڕابردوو و پیاچوونەوەی بکە بەو کارانەی کە ڕەنگ بێ لە ئاستی چاوەڕوانی خۆیان و خەڵکی کوردستان نەبێ. بۆیە ئەگەر حکوومەتی داهاتوو ڕێی من وەربگرێت، پێیان ئەڵێم بەردەوام بن لەسەر ئەم چاکسازیانە. ئەم چاکسازیانە چاکسازی ڕیشەین، چاکسازی ڕاستەقینەن، شعار نین، کەوتونەتە بواری جێبەجێکردن، بەڵام هێشتا هەندێکیان دەڵەمەن لەبەرەوەی کە چوارچێوەی یاساییان بۆ ڕێک نەخراوە، بڕێنماییەک هەندێکیان ئەگۆڕن. بۆیە زەرورە ئێستا ئێمە بین ئەو چاکسازیانەی کە کاریگەرن بیان خینە چوارچێوەی یاسایی، قاڵبێکیان بۆ دروستکەین کە ببێ بە بەرنامەی حکوومەت بۆ حکوومەتەکانی داهاتوو. بەڵام نابێت تەنها ڕازی بین بەو چاکسازیانەی کە تا ئێستا ئەنجام دراون، چکەن کەمن لە چاو ئەوەی کە پێویستە ئەنجام بدرێ لە کوردستان.